لدواي أوي كوشي جينوسايد لدواي شامي جيهاني دوما شوانا وفاهمي سياسي دنيا وبوبا بشر لياسايد ودولتي بلد وكان بوبا بانامين أمرو ئێمە کۆبووینەتەوە لە قسمەتی دووتیاوی بەڕێزی شارەکەمان یەکەمیان بەڕێز کاک دکتۆر فەرهاد بەدوایە هات خۆزگە ئەومان ئیشی کرد لە ناوەکانتان دنیا جەنابتان زۆرترین خەڵکی کچانیتان سەرکەوتی با بخاڵۆم بەکرد خەبەریان پێگەیشت کە با بڕۆین هیچێک لە موشەکان بینراون کە کچەکانی پورمی سەمەیڵخانە بەتیا کرد بەنەماڵەی ئەبوبەکر کە بریتی مولەتی من ئەبوبەکر و چی من ئەبوبەکر طبعا ئەم ڕووداوە ڕووداوێک بوو کە جێی دڵخۆشی بوو. ئەمڕۆ سنتەری توێژینەوەی زانستی سەربەزانکۆی چەرموو لە پانێڵێکی تایبەت بە ڕاپەڕی نەشکۆمەندەکەی بەهاری ساڵی 1970 پانێڵێک سازەکە. سازدانی ئەم جۆرە پانێڵانە بە زیندوڕاکردنی ئەو بۆنەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ناوەکانی ئێستا و ناوەکانی داهاتووش ئەبێ. گرنگە لەم پانێڵانە تێشێک بخڵێنە سەر ئەو مەودایی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کۆمەڵگەی کوردی هەبووە بۆ هۆکارەکانی سەرهەڵدانی و دەرەنجامی ئەو ڕاپەڕینانی کە لە وەردەگای شۆڕش و ناحیە چەمچەماڵ ئەنجام دراون. هەمیشە مانگی بەهار و مانگی بەهاری هەموو ساڵێک کوردستان ڕۆبەڕووی کۆمەڵێک نەهامەتی و ناسۆری ناخۆش و ناڕەحەت بۆتەوە. ئەمڕۆ لەو پانێڵە قسە لەسەر کات و ساتی سەرهەڵدانی ڕاپەڕینەکە ئەکرێ و ئەو گەنج و لاوە خوێنگەرمانی کە بەشداریان تیا کردو لە ناحیەی شۆڕش و لە قەزای چەمچەماڵە و ئەو قوربانیانی کە ئەشکەنجە دراون و بریندار بوون و ئەوانەشی تەنانەت لە ناو ئەو پاسانی کە لە گوندەکانی سەرقەڵا و ناحیەکانی سەنگاو کەوکرابوونەوە بە سیاری جۆرا و جۆری ئەسکەری هێنراون بۆ چەمچەماڵ و بەردەم قامێت ژمارێک لەو کچانە لەو ئافرەتانە ڕزگار کراون. دیارە ڕۆژی یانزەی چواری ساڵی 1970 پەڕێکی زێڕینە لە مێژووی سیاسی بزافی ڕزگاری خوازی گەلی کوردستان بەگشتی و خەڵکی شاریم چەمچەماڵ بە تایبەتی چونکە لەو ڕۆژەدا دیارە ئەکەوێتە ناو قۆناغی سێمی ئەنفالەوە زۆرترین خەڵکی دەڤەری گەرمیان باکوور و ناوەڕاستی گەرمیان هێران لە چەمچەماڵ. باو ڕۆژە خەڵکی چەمچەماڵ مەردانە وەک تاقە هەڵوێستی نێودەوڵەتی و ناوخۆیی توانیان ڕوبەڕووی هێزەکانی ڕژێمی عێراق ببنەوە و ڕاپەڕینێکی خۆڕسەک ئەنجام بدەن و بتوانن زۆرێک لە قوربانیەکانی ئەنفال و ڕۆژە لە شاری چەمچەماڵ ڕزگار بکەن. دیارە ئەم ڕاپەڕینە ئەگەرچی خۆڕسک بوو ئەگەرچی ئەو ڕۆژە خەڵکی چەمچەماڵ بەبێ ئامادەکاریەکی ئەو تۆ توانی ئەم خۆپشاندانە ئەنجام بدات ئەتوانین بڵین ئەو کاتە بە تایبەتی مامۆستایانی ئاینی حەزەکەم ئاماژە بە دوو مامۆستای ئاینی بدەم کە مامۆستا مەلا ئەسعەدی مەلا زەردە ڕەحمەتی خوای لێبێ کە چۆتەوە دیوانی خوای گەورە و هەروەها مامۆستا مەلا غەریب کە ئێستا لە ژیاندا ماوە ڕۆڵێکی گەوریان هەبوو لەسەر مینبەرەکانیانەوە چاونە ترسانە توانیان خەڵکی چەمچەماڵ هان بدەن بۆ ئەو ڕوبەڕووبوونەوەیە و ئەو بەگژاچوونەوەیە. جا لە مامۆستایانیانیش قوتابی قوتابخانەکان و خەڵکی کاسبکاری شارەکە دیارە زانکۆی چەرموو و بە دیاریکراویش سنتەری توێژینەوەی زانکۆی چەرموو بۆ توێژینەوەی ئەنفال و جینۆساید ئەمڕۆ لە ساڵیادی ڕزگارکردنی چەمچەماڵ و ڕاپەڕین چەمچەماڵ ئەم پانێڵە ڕێکخرا بۆ دید و تێڕوانوونی بەشداربووانی ئەو ڕاپەڕینە وەروەها ناساندنی ئەو مێژووە بە جیلی داهاتوو. هەرچەند گرنگی ئەم پانێڵانە لەوەیە کە ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕووداوە مێژووی و گرنگانە لە نێو جیلی تازەیە کاڵە بێتەوە، بەڵام پێمان باش بوو کە لەم ڕۆژەیە ئەم پانێڵە ئەنجام بدرێت و زائیدەن گرنگی ئەم ڕووداوە مێژویانە و بە تایبەتی تر جینۆسایدی کورد هەرچەند لە ئاستی ناوخۆی بە جینۆساید ناسێنراوە، بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی و مەحفەلی نێودەوڵەتی و یاسای نێودەوڵەتی تا ئێستا بە شێوەیەکی ڕێکخراوەیی کاری جدی لەسەر نەکراوە. ومێ دەکەین ئەم کارە نەخوازراوەنەوە ئەو ڕووداوە مێژوویانەی کە مێژێکی خوێناوی تاڵیان هەیە دووبارە بەسەر گەلی کوردانەیەتەوە.
خوازیارین بتوانین بە شێوەیەکی ئەکادیمی و زانستی مامۆستایانی یاسا مامۆستایانی بواری جینۆساید بتوانن زانستیانەتر و قوڵتر لەسەر بواری جینۆساید و ڕاپەڕینی شارەکانی هەرێمی کوردستان توێژینەوە بکەن و کتێب بنووسن تاوەکو جیلی تازە بە مێژوە خوێناوی کوردستان ئاشنا بن.